پاراستنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا پێی ناوەتە قۆناغێکی نوێوە بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نۆیەمدا. سێ پرۆژەی گرنگی استراتیجی تایبەت بە بازاڕکردنی گەنم چووە بواری جێبەجێکردنەوە. ئێستا دوان لەو پرۆژانە ڕۆژانە 100 تۆن بەرهەمیان هەیە. دەمەوێت بە دوواداچوونێ بکەم بزانم لە ڕووی بەرهەمهێنان و کوالێتیەوە بەرهەمی دانەوێڵەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە. بە دیاریکراویش ئەم پرۆژە استراتیجیانەی بە بازاڕکردنی گەنم تا چەند توانراوە لە ڕێگای ئەم پرۆژە گرنگانەوە ببێتە ڕێگر بۆ ئەوەی بەرهەمی هاوردا نێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. لە بوشانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ئاسایشی خۆراک یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەهێزی ئابووری هەر وڵاتەیەک. هەرێمی کوردستانیش کە خاوەن خاکێکی بەپیت و کەشوهەوایەکی لەباری هەیە بۆ بەرهەمە کوشت و کاڵیەکان. ساڵانەکە حکومەتی هەرێمی کوردستان دەیەوێت بە تەواوەتی ئاسایشی خۆراک لە بەشێکی زۆر لە بەرهەمەکاندا پارێزراو بێت. ئێستا ژوەرزی چاندنی بەرهەمی دانەوێڵەیە لە هەرێمی کوردستان. بەشێکی زۆر لە جوتیاران چاوەڕێی بڕی بارانی پێویست دەکەن و بەشێکی دیکەش لە ڕێگای پرۆژەی ئاودێریەوە دەستیان بە چاندنی بەرهەمەکانیان کردووە. دەمەوێت بزانم دۆخی جوتیاران بۆ ئەم ساڵ چۆنە و چ داواکاریەکیان هەیە. ئەمە ئێستا تەبانی زاری باران دەکرد کە باران باری زۆر مامە نیوەمان زیاتر مەسەلەن بەشەکی پشت بە ئاودێری دەبەستین. ئەمە ڕەشەی عیملاق و ئەومانەیە مەسەلەن 120 دۆنمانەیە پشت بە ئاودێری دەبەستین. ئەوەشمان چ مشکلەمان نییە. ئێستا ڕەباسمان کردی، ئاودانمان کردی، ئازرمان کردیە کە ئینتزار دەکەن ئەو جیا و ئەو شتەی دەغری غەریبە و ئەو شتانەی تێدایە شین بیتن گاسنی لێ بدەین معنات لۆ 20 ئازری دەکەین 20 تقریبا 25 11 تۆیەکەی دەکەین ئەوەی دەمینێت تۆژمانە ئاز خۆمان ئامادە دەکەین لەبەر ئاوی باران خوا ڕەحمەتی بنێریتنی ساڵ ئینشاءالله ئەویش ئاوی بدەین. گەرمەکەمان زۆر باشە. بەڕاستی ئەمە لە توێژینەوەی کشتتوکالی هەولێر ئەمە گەنمان وەرگتی ئەو نەوع گەنمانەی ئێستا ئەوانە کە تەزیل کرایە ئەوانە وەرمانگرتێ مەسەلەن وە نمونە هەولێر چارە، هەولێر هەشتا، ئەولێر دووە، مەسەلەن ئەوانە ئەکسا دەسیمیتۆی ئەوانەمان وەرگرتی ئێستا ساعبی ئەو تۆیانە ئەو بنە تۆیانێن ئێستا ئەمە تۆی زۆر چاک و بە بڕیار و بە مقاومەشن بەڕاستی هەم لە بۆ باران هەم لە بۆ ئافات و چتیوە. ئەتو کە دەیچینی بزانە ئاودانیش خۆ ئاودێری هەر ئەوە نی ئەتوو بچی هەر ئاوی پێوەنیان لە دەبی لە وەختی خۆی ئاوی بدێ. ئەو وەختە ئەتوو هەتا تێنی نەبی بەشەر ئاوی دەخواتەوە ناتوانانی ئاوی بخۆیەوە. ئەوەش ئەو هایە هەتا تێنی نەبی نابی ئاوی دەی مەسەلەن مانجی پێنج و مانجی ئەوانە وەختە دادێ دەبینی گەرما لێ دەداتن بە ڕۆژ نهائیەن نابی ئاوی دەی لێ دەی بە شێوە بە فێنچی ئاوی بدەیت. ئەمە ئێستا لە دوسێ لایەن مەسەلەن مەساریفمان زۆرە و سەمادی چیمیاوی ئێستا دەکرین بە 1,200,000 تەنی بە 1,200,000 ئەم پێوەەر بکەم چ بەرهەم دەین ئەو مەسرفی ئاودان و کارەبا لە باتی ئێستا کارەبا ڕاستی سعرەکەی گرانە لە بۆ کشتتوکالی حەقێ لە بۆ فەلاعی کاوەی کشتتوکالی هەرزان بکرێت لەبەر دەعم لە بۆەوەی کە ئاودێری بکاتن ئینتاجی باش بێت. بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان ساڵانە 1 ملیۆن تۆن بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە 125 بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان کەمی کردووە. ساڵانە حکومەتی عێراق بڕی 390,000 تۆن لە جوتیاران وەردەگرێت. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای سێ پرۆژەی بە بازاڕکردنەوە ساڵانە بڕی 500,000 تۆن گەنم لە جوتیاران وەردەگرێت. بەرهەمهێنانی بنەتۆ لە هەرێمی کوردستان پێیناوەتە قۆناغێکی نوێوە. بەو پێی ئێستا وەزارەتی کشتتوکاڵ بە پاڵپشتی سەداسی بنەتۆ بەسەر جوتیاران دابەش دەکات. هاوکات گرێبەستی لەگەڵ چەند کۆمپانیایەکدا کردووە بۆ ئەوەی بە نرخێکی گونجاو بنەتۆ بۆ جوتیاران دابین بکرێت. سەبارەت بە بەرهەمهێنانی بنەتۆ لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەکانی کشتتوکاڵەوانی سەر بە وەزارەتن بەرهەمتان چەنە؟ ئێمە ساڵانە پێویستمان بە چەنە؟ شێوازی چاودێریکردن و بەرهەمهێنانی بنەتەوەکە چۆنە؟ بە خۆشحاڵیەوە بڵێن سنتەری توێژنەوە کشتتوکاڵیەکان ئەوانەیە کە سەر بە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان توانیمیانە زیاتر لە 18 تەرزی نوێ لە بنەتۆی گەنم تۆمار و پەسەند بکەن لە بەغدا
و توانیمانە ئەم ینی بڕی بەرهەم لەم تەرزانە زیاد بکەین و دابەشی بکەینە سەر جوتیاران و ئەو جوتیارانە لە چێلگەکانی خۆیان دوای ئەوەی پشکنینی چێلگەییان بۆ کراوە و پشکنینی تاقیگەیان بۆ کراوە بۆ ئەم ساڵ توانیمان زیاتر لە 5,000 تۆن لە بنەتۆی گەنم لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنین لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت و توانیمان سەداسی لە نرخی تێچووەکە لە ئەستۆ بگرین وەکو پاڵپشتی بۆ جوتیاران بۆ ئەم ساڵ نرخی بنەتۆی گەنم بە 530,000 دینار دابەش دەکرێت بەسەر جوتیاران. خۆی بە چەندە لە دەرەوە؟ بنەتۆی گەنمی هاوردە ئەوانی کە لە دەرەوە هاوردە دەکرێن هیچیان لە 1,000,000 دینار کەمتر نییە بۆ 1 تۆن و هەیە زیاتریشە لە 1,200,000 1,300,000 دینار بۆ 1 تۆن. کاکرەژین ئێمە ساڵانە پێویستمان بە چەند بنێتەوە بۆ دابشکردن بەسەر جوتیارەکانە و توانای بەرهەمێنانی وەزارەت لە چه ئاستەیدایە؟ طبیعی بە جێرەی پلانی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان کە ساڵانە بۆمان دەنێنرێت سەبارەت بە پێداویستی بنەتۆی پارێزگاکان لە حدودی 80,000 تۆنە بۆ هەموو هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە تاوکو ئێستا نەماتوانیوە ئەکتیفای داتی هەمان بێت لە بەرهەمهێنانی بنەتۆ لە ناوەخۆی هەرێمی کوردستان بۆیە ساڵانە ینی بەشێک لە جوتیاران بنەتۆی گەنمی هاوردەکراو کە هاوردە دەکرێت لە ڕێگەی تاجرەکانەوە لەوان دەکردنەوە دیچێت. ئێوە کە لایەنێکی پەیوەندیدارن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کێشە و ئاریشانە چێ لە بەردەمیەوە کە بتوانن بەرهەمێنانی بنەتۆ زیاد بکەن؟ بەڵێ طبیعی یەکێک لە کێشە هەرە گەورەکان کە بربەستە بۆ دابینکردنی بنەتۆ بەڵێ نەبوونی سیولەی پارەیە ینی نەبوونی پارەیە چونکە خۆ دەزانی بڵێن دابینکردنی بنەتۆ بەو ڕێژەیە زۆرە 80,000 تۆن پارەیەکی یەکجار زۆری دەوێت بۆیە بۆ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە ینی عقدمان کرد لەگەڵ دوو کۆمپانیا کە بتوانین لە ڕێگای ئەم کۆمپانیانەوە بنەتۆی گەنم دابین بکرین و وەزارەتی کشتتوکاڵیش هەڵبستێت بە پاکردنەوە و خامێنکردنەوەی بنەتۆیەکان لەسەر ئەرچی خۆی لە کارگەکانی خامێنکردنەوەی بنەتۆی سەر بە وەزارەت و هەروەها دامیش بە ڕێژەی 100,000 دینار بۆ هەر تەنێک لەسەر بنەتۆی بەرهەم هاتوو دابنێت بۆ ئەوەی بە پارەیەکی کەمتر بگاتە دەستی جوتیار. حکومەت وەزارەتە پەیوەندیدارەکان هەوڵێکی زۆر باشیان خستەکار بۆی کە دامەزاندنی سایلۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە بازارکردنی گەنم. ئێستا لە هەرێمی کوردستان کێشەی بە بازارکردنی گەنم نەماوە بۆ جوتیاران بەڵام کێشەی بەرهەمهێنان و کوالەتیمان هەیە. کوالەتی و بەرهەمهێنانەکەی کێشەکەی لەکوێدایە؟ تەڵام بە خۆشحالیەوە دوای ئەو عقدەی کە لەگەڵ ئەو دوو کۆمپانیایە کرا کێشەی بە بازارکردنی گەنم تقریبان دەتوانین بڵێن ینی نەما بەڵام تۆزێک کێشەی کوالەتیمان هەیە و هەروەک باسمان کرد ینی کوالەتیەکە مشکلەی ینی کێشەی سەرەکی کوالەتیەکە ئەوە بوو کە ساڵی پار بە ینی دەتوانین بڵێن ساڵێکی ئیستیسنایی بوو لەبەر ئەوەی ڕێژەی باران زۆر کەم بوو و ئەو حەشەڕەی سن و چیسەڵا تەسیرێکی زۆری کردە سەر چێلگەی جوتیارەکە. بۆ ئەم ساڵ بەرنامە ئەوە وایە کە بە بەردەوام سەردانی چێلگەی جوتیارەکان بکرێت و بە بەردەوام راپۆرتی هەفتانە یان مانگانە بێتن بۆ دیوانی وەزارەت و دیراسە بکرێت راپۆرتەکان بەپێی ئەو راپۆرتانە بە دوواداچوون بکرێت بۆ کێلگەکان چ لە تەوزیعکردنی سەمار عەفو چ لە تەوزیعکردنی دەرمان بێت بۆ بنبڕکردنی بڵێن حەشەڕەی سونە و چیسەڵەیان هەر حەشەڕەیەکی تر یاخود بتوانین بە شێوەیەک یارمەتی جوتیار بدەین بۆ دابینکردنی ئاو هەتا ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێت. بڕی بنەتۆوی بەرهەمهاتوو لە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 1,045 تۆن، پارێزگای سلەیمانی 1,600 تۆن، پارێزگای دووهۆک 1,400 تۆن، پارێزگای هەڵەبجە 73 تۆن، ئیدارەی گەرمیان 954 تۆن، کۆی گشتی بڕی بەرهەمهاتووی بنەتۆ
5,072 تۆن. مەبەستمە بە دوواداچوونێک بۆ بەرهەمێنانی ئار بکەم لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناو پرۆژەکانی بە بازاڕکردنی گەنم بزانم ئەو ئاردەی بەرهەم دەهێنرێ لە ڕووی کوالێتیەوە لە چ ئاستێکدایە پێش ئەوەی گەنمەکە بکرێت بە ئارد چ جۆرە پشکنینێکی بۆ دەکرێت. ئەم نمونێت گەنمی وێ سەوەڕێوان وێت ڕۆکی وەردگرین ڕێکۆد و سامپلەرە ڕێکۆد و سامپلەرە وەردگرین شتێنگی لێرە تۆخکردنێت کیمیۆیی تۆخکردنێت فیزیۆی تێنەکردن ئەو تۆخکردنێت کیمیۆیی لەسەر گەنمی نەکردن دوو جوورێن تۆخکردنەوە ئەوجی تۆخکردنەوە سێدیمنتیشنە و تۆخکردنەوە گلوتین وەشە ئەوژی و پرۆتینە سەرەکیت گەنمیدا ئۆشکرۆت کات پرۆتینی سەرەکی چەندت گەنمیدا ڕێژۆوی ئێکلوە گلوتین وەشینگە و ڕێژۆ گلوتین دەتەمە ئۆن کۆلیتی و کۆنتیتی و ئەوێ دەتەمە کۆنتیتی ینی کەمیە گلوتینی نۆف گەنمیدا دەتەمە یۆ دوێ سێدیمنتیشنە سێدیمنتیشن کۆلیتی و وی پرۆتین دەتەمە کۆ کۆلیتیوی چەندۆ بۆشە ئۆن چەندۆ بەرزە ئەم بڕێکەوە بۆ دوو تێستۆ تێسین خوێن کیمیۆیی سەرگەنمی دکەین تێسین دیژیت مێتیان تێستین فیزیۆیی ئەوژی پێی ڕێنموین وەزارەتە بۆزرگانی و هەرێمێ وەزارەتە بۆزرگانی و عێراقێ ئەم تێستین فیزیۆی دەرەجە 1 و 2 3 بۆ گەنمی دەستنیشان بکەین کە گەنمە بۆن ڕێکین ئەوەن تێستین فیزیۆیی دێنە دەستنیشان کردن ئەو تێستین کیمیۆیی ئەو مۆدن تێنە بکۆر ئینۆن بوو دەستنیشانکردنەوە پرۆتینی ئۆن گلوتینێ وی گەنمی دیفستان دەرەوەیە ویەت فیزیۆیژی هەروەکی مەگوتی دیستان دەرێت وەزارەت هەرێمێنە و باشترین بەرهەم کەفتە بۆژەری ڕێک گەنمی دەرەجەیەک و گەنمی دەرەجە دوو. هەر ساعتی جارێک نمونە وەردەگرین لە پرۆدەکشن دەهێنین ئێرە لێرە تێستی دەکەین FNمان هەیە فۆلینگ نمبەر سێدیممان هەیە گلوتینمان هەیە ئەبسۆگرافمان هەیە و بە هەمان شێوە مۆیسچەر کول ڕنگ ئەوانە هەمووی لێرە تێز دەکەی هەر سەر ساعتێک لە پرۆدەکشن پاشی پرۆدەکشن دەستە بەشی پاکیجینگ لە بەشی پاکیجینگیش کە لۆت دەکرێت لە بۆ ترێلەکان دەڕوە هەر ترێرە دەبێت ڕقەمی خۆی وەرگیرێ لە هەر ترێک ڕقەمی وەردەگیرێ و نمونە دێتەوە دیسان یعنی دووبارە کە پاشوی دەستە پاکیجینگ دووبارە لێرە لەو لابا تێستی دەکەینەوە دیسان هەر ستانداردێک ڕقەمێک لە ستانداردیمە تێپەڕپیان تێک بچی دەبێت ڕای بگرین یعنی لە ستاندارد نایبێت ڕقەمەکان بگۆڕدرێت. ئێستا دوو پرۆژەی بە بازاڕکردنی گەنم لە پارێزگای هەولێر و سلەیمانی بەرهەمی جوتیاران دەکردنەوە و ئاردی سفر و چەند بەرهەمێکی دیکەی دانەوێڵە بە ئاستێکی کوالەتی بەرز دەخەنە بازاڕەوە و بەشێکی زۆر لە خواستی بازاڕەکانی هەرێمی کوردستانیش پڕ دەکەنەوە وا بڕیاریشە هەمان پرۆژە لە ئایندەیەکی نزیکدا لە پارێزگای دوهۆک بکرێتەوە. باسی هەولێر دەکەین ئەم پرۆژەیە چۆنە ئێستا ئینتاجی چۆنە کارەکانتان چۆن دەست پێ کردووە؟ پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران کە لە سەردەمی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیار کرا و بۆ بواری جێبەجێکردنەوە ئەلحەمدولیلا توانیمان لە مانگی نۆ بەرهەمەکان بخینە بازاڕەوە کە بریتیە لە ئاردی سفر و ئاردی دەرەجە دوو توانای بەرهەمهێنانی کارگەکە 1000 تەنە لە ڕۆژێکدا و حالیەن ئەو بەرهەمی کارگەیە بەردەستە لە دهۆکەوە هەتاک و خوارە و ناوەڕاستی عێراق و ئاستێکی زۆر باشە لە ئاستی کواڵەتی و خواستێکی زۆریشی لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە کاتێک کە دەزانن ئەوە بەرهەمێکی ناوخۆیە و حەز دەکەن پاڵپشتی لێ بکەن و هەمان کاتیش کە کارەکانمان هەمووی ئەنجام دەدرێت لە ژێر چاودێری وەزارەتی تەندروستی و ژێر دەستگای کواڵیتی کۆنتڕۆل سەر بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەدڵنیابوونیەوە کە هاوڵاتی دەتوانێت ئەو ئاردە بەکاربێنێ و بزانێت کە چۆن دروست کراوە هەموو لەلایەنەکان لایەنە پەیوەندیارەکان پەسەندیان کردووە ئەو بەرهەمە و ئەو پرۆژەیە. پشتمان بە بەرهەمی هاوردە دەبەست ئێستاش لە دەرەوە دێت ینی ئەم پرۆژەی بە بازاڕکردانە چۆن توانیوێتی بربەستێک ڕێگرێک دابنێت کە تۆزێک هاوردەکردن کەم بکرێتەوە؟ بەڵێ ئەو بەرهەمی کە لێرە ئاماژەمان پێکرد کە لەژێر چاودێری تەندروستی و دام و دەستگا حکوومیەکانە بەداخە ئەو بەرهەمانەی کە هاوردە دەکرێت بۆ عێراق کە هەناردە دەکرێت لە وڵاتانەوە لەوانەیە بەپێی ستاندەری وڵاتانە نەبێ
بەو شێوەیە چاودێری لێ ناکرێت لەبەرەوە هەر شتێک بێ لەوانێ داخلی بازارەکانی هەرێم و عێراق بێت و دیاریشە ئەو دەستگای کۆنتترۆلێکی ئاها جۆری با بڵێن بەخۆت نییە لە سنوورەکان خۆشببختانە ئەم پرۆژەی شەڵا دەبێتە با بڵێن مایەوەی کە کێبڕکێکی بەخۆ دروستکە لە بازار هەم لە ناحەی کواڵەتی هەم لە ناحەی بەردەستبوونی لە هەموو کاتێک و بەو کواڵەتی بەرزش کە پێشکەشەکەم بۆ هاوڵاتیان لەو ڕێگایەوە دەمانوی کێبڕکێ بکەین و بەرهەمێکی باشتر و تازەتر و با بڵێن تەندروستتر پێشکەش بە هاوڵێتیان بکەین. بەرهەمی دانەوێڵەکان زۆرن ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا دوو جۆر بەرهەمتانێت تا ئێستا ئاردی سفر و ئاردی دەرەجە دوو ئەی بۆ بەرهەمەکانی ترچیەکەن ئەم پرۆژەیە هەرە دوو بەرهەمە بەرهەم دێنێت؟ بەڵێ پرۆژەکە سەرەکی پێک هاتووە لە بەرهەمێنانی ئارد لە پاش ئەویش کارگەی ئالیکمان هەیە ئالیکی ئالیک بۆ مریشک و بۆ ماسی و لە پلانیشا هەیە کارگەی ماکۆرۆنی و بسکویت و ئەو شتانە با بڵێن لەگەڵ پێشکەوتنی پرۆژەکەیە بەسەڕە دەست پێ بکات. کوالەتی و بەرهەمهێنان وەکو ئەم پرۆژەی خۆتان لە ڕووی کوالەتیەوە دڵنیایی دەدەن کە کوالەتیکی ئازبەرستان هەیە؟ بەڵێ دەتوانین بە بەڵگەبی سلمێنین کە ئەم پرۆژەیە بە بەرزترین با بڵێن کوالەتی وەکو مەکاین وەکو معدات کە دروست کراوە کە دامەزراوە و هەمان کاتیش تاقیگەیەکی زۆر پێشکەوتومان هەیە ئەتوانم بڵێم دەگمەنە لە کوردستان و لە هەموو عێراقیش ئەگەر لە ناوچەکەش نەبێ هەموو ئامێرێکی زەڕور و پێداویستی تێدایە کە بتوانین پشکنین کەین بۆ گەنمەکان و بۆ بەرهەمەکان و بە دڵنیایەوە ئەو بەرهەمی ئەو کارگێ بچێتە ناو بازاڕەوە بەهۆی هەبوونی پلانێکی کوالەتی توکمە و بوونی ئەو ئامێرانەی کە پێویستن بۆ دڵنیابوونەوە لە کوالەتی بەرهەمەکانمان. بەکاربەر یاخود کڕیار هەمیشە بە دوای بابەتێکی هەرزان و کوالەتی بەرزا دەگەڕێت. ئەم بەرهەمانی کە ئێستا ئێوە وەکو کەرتی تایبەت دەیخەنە بازاڕەوە و وەک دەشببینین لە بازاڕەکانە بەرهەمێکی زۆر هەیە مەسەرەن لە دەرەوە هاوردە دەکرێت ئەتوانیتانە لە ڕۆی نرخ کە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە شەبڕکێ بکەن لەگەڵ دەرەوەیە؟ بەڵێ بەپێی ئەو داتانەی کە با بڵێن بەردەوام لە بەردەستمانایە و بە هەماهەنگیش لەگەڵ دام و دەستگا حکوومیەکان زانیمانەکە ئەو ئاردەی کە دەیخینە بازاڕەوە توانێتی ڕکابەریەک بکات لە ناحیە با بڵێن نرخەوە کە گونجاوتر بێ و بەکاربەران بتوانن زیاتر با بڵێن سوودی لێ بکەن بەرچاو بە ئەوەی کە هاوردە دەکرێت لە وڵاتەکانی دیکەوە بۆ کوردستان و بۆ عێراق و لە هەمان کاتیشە بە کوالەتی کە پێراوە با بڵێن و پەسەند کراوە کە بەرزترە لەوەی کە دێت لە وڵاتەکانی دەرەوە. ڕۆڵی حکومەت چی بوو ینی ئاسانکاری تەواوەتی کردووە لەم پرۆژە گرنگە استراتیجیانەیە؟ بەڵێ هەروەکو دیارە ئەم پرۆژەیە بە بازارکردنی گەرمی جوتیاران بیرۆکەیەکی با بڵێن کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانی ژمارەنەوە بووە و هەر لەو کاتەشە هاتە بواری جێبەجێکردنەوە سەرچاوی با بڵێن بیرۆکەکە لەوە دەستی پێکردووە و هەموو پاڵپشتیشیان کردوین هەر لە ئەنجومەنی وەزیرانەوە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی کارەبا وەزارەتەکانی پەیوەندیدار هەموو با بڵێن هەوڵێکیان خسۆتە گەڕ تاکو سوودمەند بین ئێمە لەو خزمەتگوزارێنە کە پێشکەشیان کردووە لە ناحەی با بڵێن پەسەندکردن و هەمەهانگی و با بڵێن ئەو شتانێک کە کارگەکە پێویستیەتی لێرەشەوە جێگایەوە کە سوپاسیان لێ بکەین دەستخۆشییان لێ بکەین. پرۆژەی بە بازارکردنی گەنم و بەرهەمێنانی ئارد لە هەرێمی کوردستان، پارێزگای هەولێر 1000 تۆن ئارد، پارێزگای سلەیمانی 500 تۆن ئارد. وا بڕیارە بەم نزیکانە ئەو پرۆژەیەش لە پارێزگای دوهۆک بکرێتەوە 1000 تۆن گەنم دەکرێت بە 600 تۆن ئاردی سەفەر. ماوەی 2 ساڵە بەهۆی وشکە ساڵی و کەمی ڕێژەی بارانبارینەوە کاریگەری کردووەتە سەر بەرهەمی جوتیاران بە تایبەتیش بەرهەمی دانەوێڵە. مەبەستمە بزانم بەڕێوەبراتیەکانی توێژینەوەی سەر بە وەزارەتی کشت و کاڵ چه ئامادەکارییان کردووە بۆ ئەم ساڵ بۆ ئەوەی کاریگەری لەسەر بڕی بەرهەم و کوالەتی دانەوێڵە نەبێت لە هەرێمی کوردستاندا. کاکە عەبدوڵسەمەد بۆچی
تا ئێستا بەشێک لە جوتیاران ئێمە باسی پارێزگای هەولێر بکەین دەستیان بە چاندن نەکردووە لەسەر زەویەکانەوە بینین زەویەکی وشکە ینی هیچ چاندنێکی تێدا بەدی ناکرێت. بەداخەوە زەویەکانمان وەکو دەبینن وشکە بەڕاستی جوتیارانیش و ئێمەش چاوەڕێی بارانی ڕەحمەتین ئینشاءڵڵا بەداخەوە ساڵانی ڕابردوو ساڵی ڕابردوو نەبێت ساڵانی دیکە تا ئێستا بڕێبارانی باش باری بوو و بەشێک لە جوتیاران لە هەندێک شوێنی جیاواز دەستیان کردبوو بە چاندنی گەنمەکانیان یان دانەوێڵەکانیان بۆ ئەم ساڵیش بەشێک لە جوتیاران ئەوەی کە پشتی بەستووە بە ئاودێری دەست کرد زەویەکانیان تێراو کردیە و بەشێکیشیان دەستیان کردووە بە چاندن. ئەمێک دوو ساڵە بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە دەتوانم بڵێم کەرتی کوشتکاڵیچەکە لەو کەرتانی کە زیانی بەردەکەوێت بۆ نمونە بەدیل چییە چارەسەرەکان چییە بۆ ڕێگا چاریکتر هەڵ نەبژێرین؟ دیارە ساڵی ڕابردوو زەنگێکی مەترسی بوو هەم بۆ ئێمە وەکولانی ئەکادمی و بەڕێوەبرایەتی توێژینەوەکان هەمیش بۆ براجوتیاران ئەویش دیاردەی وشکە ساڵی بوو ئەوە زیاتر ئەرچیمە قڕسەر دەکاتن بۆ ئەم ساڵێمە پلانی جیاوازمان هەیە ساڵانی ڕابردووش پلانمان هەبووە بەڵام زیاتر ئێمە ئێستا پشت دەبەستین بەو تەرزانەی کە ئاوا لە وشکە ساڵیدا بەرهەمەکەی بە تەواوی بە شێوەی 100% لە ناو نەچیتن چونکە خۆمان بینیمان ساڵی ڕابردوو بەشێکی هەرە زۆری جوتیاران نەیانتوانی بەرهەمەکان بدورنەوە ینی هیچیان دەست نەکەوت تەنانەت بنەتۆی خۆشیان دەست نەکەوتەوە ئێمە بۆ ئەو ساڵ پشتمان بەستووە بەو جۆرە گەنمانەی کە بەرگەی ئەو وشکە ساڵی دەگرن یان بەرگەی کەم ئاوی دەگرن بە شێوەیەکی گشتی خۆشبەختانە ساڵی ڕابردوو با بڵێن دەری خستکە سێ جۆر گەنمی نوێمان کە تۆمار کرا ئێستا بەرگەی یعنی با بڵێن بەرگەی ئەو کەم ئاویە دەگریتن و مقاومیشە لە بۆ بابرین بەرگرە لە بۆ هەموو ئەو نەخۆشیانەی کە تووشی گەنم دەبیتەوە. پێدوانیە بەبوونی پرۆژەی ئاودێری بەشێکی زۆر لە کێشەی بەرهەمهێنان و کوالێتی لەسەر بەرهەمی دانەوێڵە چارەسەرە بێت؟ پرۆژەی ئاودێری وەکو چارەسەرێکی سەرەتایی و گرنگ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار زۆر با بڵێن بەجددی بیر لەو بابەتە بکەنەوە چونکەوە جگە لەوەی کە وشکە ساڵی ئاوی ژێرزەویش زۆر دابەزیە سامانی ئاو سامانەکی زۆر گرنگە بەڕاستی ینی جگە لەوەی ئەمە لە لای خەمی بەرهەمەکەمانە لە لای خەمی سامانەکی دیکەمانە کە سامانی ئاوە بەڕاستی سامانی ئاو بە تایبەتی ئاوی ژێرزەوی. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای سێ پرۆژەی گرنگی استراتیجی بە بازارکردنەوە توانیوێتی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بکرێتەوە بەڵام ئەوەی شایانی باسکردنە ئەگەر هاتوو لە ساڵانی داهاتوو تووشی وشکە ساڵی ببین ئەوا دەبێت لەسەر زێ و ڕووبارەکان پرۆژەی ئاودێری بۆ بەرهەمی کوشتتوکاڵی دروست بکرێت بۆ ئەوەی کاریگەری لەسەر بەرهەمی جوتیاران نەبێت و ئاسایشی خۆراکیش بە تەواوی پارێزراو بێت لە هەرێمی کوردستاندا. ئەمە نمونەی بەشێکی زۆر لە پارچە زەویەکانی جوتیارانی هەرێمی کوردستانە کە تا ئێستا نەیانتوانیوە دەست بە چاندنی دانەوێڵە بکەن ئەویش بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە یاخود بە زمانی جوتیاران تا ئێستا پەڵەی نەداوە بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانیان بچێنن تاکە دەرچە و فریادڕاست کە بۆ ئەوەی بتوانرێت کاریگەری نەبێت لەسەر بەرهەمی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە دروستکردنی پرۆژەی ئاودێریە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان.